هاتووەتە پێشدادگای هەولێر و لە چاوەڕوانی بڕیاری ئازادکردنی باوکێتی، بەڵام باوکی ئازاد نەبوو. فصالك وساهف معقولين وتشتسال هيا رجع أولي ما قلت يا وتشتك سال بيتن وتشتك فيجر بيت وبلغك هيا بينم دانا دادگاه بس بشرط أو بلغت قانوني باشه وزارت دادگاه معقولين باشه کسک نبود بیشتن مادام دادوری کرونا گرتی هم وایسینا دوینه دانایه که دادگاه افریقا نهایت پریو برن پیش وقت این شیان تلفن محامیت وی بکن پارێزە هین بجنه حال و قضیه و نه اوجی دازانن امجی دازانینو هم نتاتی نویری اگر و پیخوشه هم هروش بینویری دف مزور نورمال همچین هروش بردگه دادگاه هەولێر آماده بید. ڕۆژی دادگایکردنی مامۆستا بەدەل بەرواری و ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشکی بوو، بەڵام بۆ جاری چوارەم دادگایکردنەکەیان دواخرا. بۆ چاودێری و چوونیەتی بەڕێوەچوونی دادگایکردنی ئەو دوو کەسە و بڕیارەکانی دادگا بەشێکی زۆر لە پەرلەمانتاران و کەسوکاری ئەو دوو ڕاگیراوە هاتبوونە بەردەم دادگای هەولێر. هلویستمه هر ریکارکا یاسایی ما دابر آخر تجی اوه بودو یاداشت ما پیشکشی دستگاه سروکاتی پرلمانی کری یاداشت که داشت 6 خال مدا خاص کرینه طبعا هم 6 پرلمانتار تنی بوین جه داخل یاداشت که دی ترجی ما 4 خال تعداد تحدید کرینه خوشبختانه 4 شوانه هات نجیبه جه کرینه لی ایکشوان خالت هر گیرین که اوه بوه هیچ لکی دادگاه کرنا وانه نیتا پاشه خستن پشی سالا کدو هیوا دەنگی ئەمریکا هەوڵیدا ئومێد موحسن گوتەبێژی ئەنجومەنی دادوەری وەربگرێت سەبارەت بەو تومەتانەی کە ئاراستەی ئەو دۆڕاگیراوە دەکرێن و هۆکاری دواخستنی دادگایکردنەکەیان، بەڵام بەردەست نەبوو. پارێزەری ئەو دوو ڕاگیراوە زانیاری زیاتر دەخاتە ڕوو. خو یاساڕێکی دەت بێتە تاجیلکردن یاساڕێکی دەت هەر بۆ کێشە قانونی هەبیتن ئەو ڕئیس دادگای و هەردوو ئەندامێت توێ دەستی ڕاست و چەپ ئەیکیشوانە ئامادە نەبیتن دادگای حەقی هەی دادگای پاش بێخیت بۆ ماوەیەکی دیان بۆ ڕۆژێکا دیارکردی ئەف دادگایەش هاتە پاشەخسم بۆ هەژدەی مەهێ هەژدەی دە ئەگەر هەژدەی دە جی پشوو بیتن آن عطلات بیتن دیچیدا 19 نوێنەرانی ڕێکخراوە جیهانیەکان و نێوخۆیەکانیش چاودێری کەیسی بەدەل بەرواری و ئومێد بەڕۆشکیان دەکرد، بەشێکیان لە پێش دادگای هەولێر بوون. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT داوای دەست بەجێ ئازادکردنی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەروشکی دەکەین بە پێی ئەو دانیشتانێکی ئێمە ئامادەییمان هەبوو و بەڵگانی پێشکەش کراوە لە پرۆسەی دادگایکردنی هەردوو چالاکوان و ڕۆژنامەوان هیچ بەڵگەیەکی سەلمێنەرمان نەبینی کە تۆمەتەکانی ئەنجومەنی ئاسایش یاخود داواکاری گشتی پشتڕاست بکاتەوە بۆیە پێمان وایە هێشتنەوە و یاخود دواخستنی پرۆسەی دادگایکردنی زیندانیانی بادینیان تەنها و تەنها بۆ ئەوەیە کە زیندانیانی بادینیان زیاتر لە ناو زیندانی ئاسایشدا پێڵدرێنەوە ئەو خۆی لە خۆیدا سزایە بەبێ ئەوەی حکوم درابن. جێباسە هەر یەک لە مامۆستا بەدەل بەرواری و ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشکی بە پێی پارێزەران بە تومەتی تێکدانی ئاسایشی نەتەوەیی دەست بەسەرن. لە دیارترین ئەو داواکاریانەی کە کەسوکاری ئەم دوو ڕاگیراوە هەیان بوو یەک لایکردنەوەی کەیسەکانە، چونکە وەک خۆیان دەڵێن چەندین جارە لە پارێزگای دهۆکەوە دێنە بەردەم دادگای هەولێر بۆ ئەوەی کەیسەکان یەکلایی بکرێنەوە و ئەوان داوای ئازادکردنیان دەکەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.